وذكر فإن الذكرى تنفع المؤمنين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ژیانی هاوسەری، تەبایی و خۆشەویستی و ڕێزی نێوان ژن و مێر لە ناو ماڵدا لووتکەی بەختەوەریە بۆ مرۆڤ. دوای دین و ئیمان و ئەم ئیسلامەتی و خواناسیە کە خۆی پەروەردگار پێی خەڵات کردوین، هیچ شتێک خۆشیتر نییە، خۆشتر نییە، ئاسوودە بەخشتر نییە. مرۆڤ ناحەسێنێتەوە زیاتر لە تەبایی ناو ماڵەکەت، لە خۆشەویستی نێوان ژن و مێرد، لە ڕێزگرتن و حرمەتگرتنی نێوان ژن و مێرد بۆ یەکتری. ئەگەر لە دەرەوەی ماڵەکەت جەنابەت چەندە خاوەنی ڕێز بی، چەندە خاوەنی حرمەت و پلە و پایە بی، خەڵکی دەست لە سەرسنگ بۆ دووەستا بێ، لە هیچت کەم نەبێ، پێویستی مادیت بە هیچ کەس نەبێ، خەڵکی پێویستیان بە تۆ بێ. ئەگەر هاتیەوە ئەم دی و مەدخەلی ماڵەکەی خۆتەوە هاوبەشی ژیانەکەت، هاوسەرەکەت، هاوژینەکەت بە حرمەت نەبوو لەگەڵتا، بەڕوویەکی گرژەوە پێشوازی لێ کردی، خۆشەویستی بۆ دەرنەبڕی، تەبایی لە ناو ماڵەکەتاندا بوونی نەبوو، ئەوەی لەو دی و مەدخەلی ماڵەکەتەوەیە هیچ سوودێکت پێ ناگەیەنێ، دڵخۆشت ناکە، ئارامت ناکاتەوە، ناتحەسێنێتەوە. هەروەکو ئەگەر کەسێک ئەوەی کە بەسەریا دەڕوا هەمووی فەرشێکی ئەستور بێ، هەمووی چیمەن بێ، هەمووی گژوگیایەکی هەستاوی بەهاری بێ، نەرم و نۆڵ بێ، بێگرێ و گۆڵ بێ، زەویەکی تەخت و فراوان بێ، بەڵام ئەو کەسەی کە بە ڕێگاکەدا دەڕوا، بەسەر شتەکاندا دەڕوا، پێڵاوەکەی قاچی تەنگ بێ، ئازاری بدا، بیکوشێ، لە تاوی قاچی و پەنجەکانی و ئازاری قاچی هیچ نابینێ، ئەو نەرمیەی ژێر پێڵاوەکانی، ئەو خاکە تەخت و فراوانە، هەروەها ئەو چیمەن و گژوگیا بەهاریە جوانە، ئارامیەک بە ئەم نادا، چونکە ئەم خۆی قاچی وا لە ناو پێڵاوێکی تەنگدایە. بڕوا بکەن ژیانیش ئاوایە. ئەگەر ئەم سەرزەویە هەمووی خۆشی بێ لە دەرەوەی ماڵەکەی خۆت، بەڵام لە ناو ماڵی خۆتە کێشەت هەبێ، ئاژاوت هەبێ، نائارامیت هەبێ، ڕێز و خۆشەویستی لە نێوانی هاوبەشی ژیاندا، هاوسەرەکاندا، هاوژینەکاندا نەبێ، دەرەوەی ماڵەکان ئارامی نابەخشێ. بە پێچەوانەوە چۆن ئەو کەسەی کەوا قاچی لە ناو پێڵاوێکی تەنگدایە، جار هەیە پەلەپەل دەکا بۆی زووتر بڕوا، بەڵکو لە شوێنەکە پێڵاوەکانی دانێ، زۆر جار ئازاری کەسانی تر دەدا، ئەو کەسانە هیچ گوناه و تاوانێکیان بەرامبەر نەکردووە، ئەمیش ڕقێکی لێیان نییە، بەڵام ئەوە ئازاری قاچەکانێتی کە دەڵە زووتر ئەم شوێنە ببڕم، بە ئومێدی ئەوەی زووتر پێڵاوەکانم فڕێدەم و دایانێم، بەخوا بە پێخواسی بڕۆم باشترە، بە پێخواسی بڕۆم نەک ئەم پێڵاوە تەنگانم لە پێدا بێ، بە پێخواسی بڕۆم، بە پێی پەتی بڕۆم، لەوە دەچێت لە شوێنێکە ئیحتیمال هەیە شتێک بچێ بە پێمدا و ئازارم بدا، بەڵام ئەم پێڵاوانە هەموو چرکەیە قاچم ئازار دەدەن، کە قاچم ئازاری هەبوو هەموو جەستەم ئازاری هەیە. زۆر جاریش کە هاوژینەکان لە یەک جیا دەبنەوە دەڵێ وەڵڵاهی جیابوونەوە زۆر ناڕەحەتە، بەڵام هێشتا لەوە ئەچێ خۆشتر بێ لەوەی کە بەردەوام ئەم ئازارم پێوە بێ. زۆر جار کە لێک جیا دەبنەوە هەناسەیەک هەڵدەمژێت لە ئۆخەی نەجاتم بوو. جا بۆ ئەوەی ژیانەکەمان، هاوسەریەتیەکەمان، ژیانی ناو خێزانەکەمان بریتی بێت لە خۆشەویستی و ڕێز کە سەرچاوەی خۆشبەختی مرۆڤ و ژیانی هاوسەریە، چەند پەیامێک عەرزی هاوسەران دەکەم، بە تایبەت پەیامەکەم ڕوو لە خوشکانی بەڕێزە، چونکە ئافرەت کۆڵەکەی ناو ماڵە، ئافرەتی دینداری ژیر و عاقڵ بڕواتان هەبێ بەڕێزان. یادی خۆم و ئێوەی دەخەمەوە، هەمومان ئەلحەمدوللا خاوەن هاوسەرین، هەروەها کچمان هەیە، خوشکمان هەیە، ئەو کاتێک کە کچەکەت بەشودا، کە خوشکەکەت بەشودا، ئامۆژگاری بکە بڵێ تۆ کۆڵەکەی تەبایی ناو ماڵەکەتی، ئەگەر تۆ وریابی، دینداربی، ژیر و عاقڵبی، بەم فەرمودانەی کە خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویانە،
ڕەفتار بکەی و هەڵسوکەوت بکەی دڵنیا بە مێردەکەت ڕێز لێ دەگرێ خۆشی دەوی تەبایی بەسەر ماڵەکەتاندا دەبارێ. بۆیە ئەرکی گەورە لە تەبایی ناوماڵدا دەکەوێتە سەر ئافرەتە بەڕێزەکان. خوای پەروەردگار بۆمان باس دەکا ئافرەتی باش کێیە؟ ئافرەتی باش ئایا ئەو ئافرەتەیە کە شەوان شەو نوێژی زۆرە، کە بەردەوام تەسبیحات دەکا، ئەو ئافرەتەیە دایمە پەنجەی سوپاس بۆ خوای گەورە زیکرژمێرێکی تێدایە و خەریکی زیکرەکانیەتی، ئەو ئافرەتەیە ئەلحەمدولیلا دەچێتە مزگەوت و بەشداری نوێژی تەراویح دەکا. ئایا ئەو ئافرەتەیە کە هاوسەری هەیە و بە ئیزنی هاوسەرەکەی دەڕوا بەشداری خولی قورئان و بابەتە شەرعیەکان دەکا و لە زانستە شەرعیەکان خۆی بەهرەمەند دەکا، ئەمانە هەمووی نیشانەی ئافرەتی چاکن. بەڵام سوود بە مێردەکەی ناگەیەنێ، نابێتە مای تەبایی ناوماڵ ئەگەر ئەو خاڵانە جێبەجێ نەکا کە خوا و پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم دایان ناون وەکو نیشانە بۆ ئافرەتی ساڵحە و خواناس کە هەم خوا لێ ڕازیە، هەم مێردەکەی لێ ڕازی دەبێ، هەم خەڵکی بە چاوی حرمەت و ڕێز و گەورەیەوە تەماشای دەکەن. ئەو خاڵانش خاڵی یەکەم گوێڕایەڵی مێردە. قورئان دەفەرمێ فالصالحات قانتات حافظات للغيب بما حفظ الله. الصالحات ئەو کۆمەڵە ئافرەتەی کەوا خوای گەورە خۆی شاهیدی بۆ داون کە بەڕاستی سالیحان. ئەی ئافرەتی ژیر و دیندار، وەرە لەم کاروانەدا خۆت تۆمارکە. ئەتەوێ خوا شاهیدیت بۆ بدا، خوا شاهیدی چاکیت بۆ بدا، تاکە خوا شاهیدی چاکی بۆ دای هەموو مەلایکەتەکانی خوا ڕەحمەتت بۆ دەنێرن. واللهی مێردەکەت لێت ڕازی دەبێ و شاهیدی چاکت بۆ دەدا. دڵنیا بە هەموو ئیماندارانی ناسرا و نەناسراو، ئەوەی خزمتە و ئەوەی میوانتە، ئەوەی ناسراوتەوە ئەوەی هاوڵتە، واللهی هەمویان ئاماژەت پێ دەکەن کە فڵان ئافرەتە سالیحەیە و زۆر ئافرەتی چاکە. خاڵی یەکەم ئەگەر دەتەوێت لە سالیحات بی، قانیتاتون بەرامبەر بە مێردەکانیان زۆر چاک، گونجاو، گوێڕایەڵن، زۆر چاکن بۆ مێردیان، زۆر مێردپەروەرن، هەروەها زۆر گونجاون، خۆیان دەگونجێنن لەگەڵ داهاتی مێردەکەیاندا، لەگەڵ دەسەڵاتی مێردەکەیاندا لە ڕووی مادی و دابینکردنی خانوو، جلوبەرگ و پێبژێوی ژیاندا. داوای زیاد ناکەن، بەڵکو ئەو کە مەشکە پەیدای دەکا بە حەڵاڵی هەوڵ دەدەن شتێکشی لە پاشەکەوتکەن. گوێڕایەڵی مێردن، زۆر حرمەتی مێردەکەیان دەگرن، دڵی ناڕەنجێنن. بەڕاستی ئەم ئافرەتە سالیحەیە. بەڵێ ئەم ئاەتە پێمان ناڵێ قانیتاتون بە معنای ئەوەیە ژن ورتە لە دەمینایەتە دەرەوە، کۆیلەیە، ژێردەستەیە، خزمەتکارە. نابەخوا پێمان دەڵێ ئەم ئافرەتە بەم ڕەفتارە جوان و سەرکەوتوانە و ژیرانەی خۆی دەکا بە ئاغا و کوێخای ماڵ. والله ئەو مێردەکەی بەکاردێنێ و چۆنی بوێ ئاوا کاری پێدەکا، بەمەرجێک خۆی قانیتات بێ، واتە ژنێکی چاک، گونجاو، بەڕێز، دەربڕی خۆشەویستی بۆ مێردەکەی، گوێڕایاڵی فەرمانەکانێتی کاتێک کە قسەیەکی پێگوت دەڵێ بە چاوان هاوسەری خۆشەویستم، گیانەکەم بە حرمەتەوە ناوی دێنە لەبەر چاوی کەس و کاری و میوان و هاوڕێیانیدا. ئەو گوێڕایەڵی مێردە و مانای ئەوە نییە کە ئافرەت مافی ئەوەی نەبێت ڕەخنەیەک لە ڕەفتاری مێردەکەی بگرێت. نەخێر ئافرەتێک کە خوا شاهیدی چاکەکاری بۆ دەدا و قانیتاتە، مەبەست ئەوەیە مێردەکەی ڕاست دەکاتەوە لە هەڵەکان، چونکە ئەویش مرۆڤە. مانای ئەوە نییە چاوی بنوقێنێت، چاوی ببەستێت لە ئاستی هەموو کارە نەشیاوەکانی مێردەکەیدا. بەڵام چۆن پێی دەڵێ شێوازی تایبەتی خۆی هەیە. ئافرەتی قانیتات زمان درێژ نییە، زمانی زبر نییە، بریندارکەر نییە، ئەزانێت چۆن ڕەفتار لەگەڵ هەڵسوکەوت و خوڕەوشتە خراپەکانی مێردەکەیدا دەکات. کتێبێک هەیە عندما يحلو اللقاء، دکتۆر حەسان شەمسی پاشا نووسیوێتی لە لاپەڕی 163 کتێبی عندما يحلو اللقاءدا بەسەرهاتی مامۆستایەکی ڕاوێژکاری خێزانی دەژێڕێتەوە. ڕاوێژکاری خێزانی ضرورە هەبێت کە لە وڵاتی ئێمەدا بەداخەوە ئەو گرنگەی پێ نەدراوە. کاتێک کەسێک کێشەیەکی هەیە، ئافرەتێک کێشەیەکی هەیە،
لەگەڵ مێردەکەیدا بۆی حەل نەکرا لە جێتی بیگەێنێتە ماڵی باوکی و دڵی باوک و دایکی کرمێکە بەرامبەر بە زاواکەیان، چونکە دایک و باوە کاتێک کە کچەکەیان بە خراپی باسی زاواکەیان دەکا باسی مێردەکەی دەکا واللهی ڕقێک دەچێتە دڵیانەوە، هەموو کەس ئەولادی خۆی خۆش دەوێت. دواتر ئەم ژنوێردا ئاشتیش ببنەوە تەباش ببنەوە ئەم پەڵەڕەشە لە دڵی ئەم دایک و باوکەدا بەرامبەر بەم زاوایان دەمێنێ. بۆیە ڕاوێژکاری خێزانی ئەگەر بوونی هەبێ بە کردار هەر پارە وەرگتن نەبێ و هەر ڕێکخرا و دروستکردن نەبێەوە هۆی لە هەندێک لە کوردستاندا هەیە بەداخەوە جێگەی خۆی نەگرتووە. ڕاوێژکاری خێزانی زۆر شتێکی باشە، چونکە ئەم ئافرەتە کاتێکە نازانێت لەگەڵ هاوسەرەکەیدا چی بکە، گلەیی لە ڕەفتاری هاوسەرەکەی هەیە، ناچێت بۆ دایک و باوکی بژێڕێتەوە، ناچێت بۆ براکانی بژێڕێتەوە، ناچێت بۆ میوانەکانی باسکە، ناچێت لە بەردەرگا بۆ دراوسەکانی بجێڕێتەوە، بەڵکو و پەنا دەباتە بەر ڕاوێژکاری خێزانی و ڕێنمایی لێوەردەگرێت. ئەویش دەبێت بە ئەمانەتەوە وەکو کچی خۆی، وەکو خوشتی خۆی، وەکو مەحرەمێک، وەکو دڵسۆزێک، وەکو ئەمانەت پارێزێک هەم بابەتەکە پارێزێ، نەچێت لە شوێنان بیجێڕێتەوە بڵێ خژنی فڵان کەس هاتبوو ئاوا بوو ئەوە حاڵیان بوو ئەوە مێردەکەی ئاوایە. دەبێت ئەو بابەتە لەو ژوورە داخراوەدا بمرێندرێ، هیچ کەس وەکو کوردەڵە گەڵ نەبێ لێی نەبیستێ لەو ڕاوێژکارە خێزانیە، لە هیچ شوێنێکە باسی نەکا و بیپارێزێ. و پاشان ئەوەی کە دەیزانێت بەدڵ سۆزانە وەکو خوشتێکی خۆی وەکو کچەکەی خۆی ئامۆژگاری بکە. ئەم ڕاوێژکارە خێزانیە دەڵێ ئافرەتێک هات بۆ لام، ئافرەتەکە سکاڵای بوو لە دەستی مێردەکەی، ئەوەی وەڵڵاهی حەز ناکەم بیبینم، حەز ناکەم گوێم لە دەنگی بێ، تەنانەت ئێستا ماڵەکە بە تەمام بەجێ بێڵم و بڕۆمەوە لەگەڵ کەس و کارما بژیم و واز لە ژیانی هاوسەری بێنم. پێم وت بۆچی؟ وتی لەبەرەوەی مێردەکەم گوێم لێ ناگرێ، بەخوا من دڵسۆزی ئەوم، زۆر نەسیحەتی دەکەم، شەو و ڕۆژ بە گوێ دەچرپێنم، نەسیحەتی دەکەم، ئامۆژگاری دەکەم، سوودی نییە و نەسیحەت وەرناگرێ. ئەڵێ دوای ئەوەی قسەکانی کردوتم دڵنیای تۆ نەسیحەتی دەکەی یان دەتەوێت بیشکێنی یان خۆت لێ کردۆ بە مامۆستا و ئەوت وەکو تەلەبەیەکی یەکی بنەڕەتی داناوە، لەسەر ڕەحلەیەکدان ناوە، لەسەر کورسیەکدان ناوە و خۆشت کردۆ بە مامۆستا بە پێوە دەڵێ گوێ بگرە ئاوا بکە، ئاوا بنووسە، ئاوا بڕۆ، ئاوا هەڵسوکەوتکە، وەکو مناڵێکی یەکی بنەڕەتی تەماشای دەکەی. ئایا خۆت کردووە بە کەسێکی گەورە و ئەوت بە کەسێکی بچووک تەماشا کردووە؟ ئایا خۆت بە خاوەن عەقڵێکی گەورە و ژیر و فامیدە و دنیاری دەداناوە، ئەویش بە کەسێکی کەودەن و بێ ئاگا لە دنیا و هیچ نەزان داناوە؟ وتی ناوەڵڵا من نەسیحەتی دەکەم، زۆر جوانیش نەسیحەتی دەکەم، بەس ئەو سوودی نییە لەگەڵی، بێزار بووم لێ. وتم ئامادەی ئەو نەسیحەتی تۆ بکە؟ وتی ناوەڵڵا، چونکە من پێویستیم بە نەسیحەت نییە، من ئەرکی خۆم دەزانم، من مافی خۆم دەزانم، کاری خۆم دەزانم، گەندەڵ نیم لە کارەکەمدا لە ماڵەوە، درێخی بەرامبەر بە مێرد و منداڵ و میوان نەم کردووە، ئەوەی لەسەر شانم بۆ کردومە، کەواتەوە بۆچی نەسیحەتم کە؟ ناوەڵڵا ئامادە نیم گوێی لێ بگرم. وتم باشە نمونەیەکم پێ بڵێ لەو کارە دزێوانەی کە مێردەکەت دەیکا و تۆ پێی ناڕازی و پێشم بڵێت چۆنت ئامۆژگاری کردووە. وتی باشە. وتی یەکێک لەو شتانی کە زۆر پێی ناڕەحەتم با نمونەیەکت وتی بۆ باسکەم. وتم فەرموو خوشکەکەم کچەکەم. وتی مێردەکەم جگەرە دەشێشێ. ئێوتم ڕەفتارێکی دزێوە، لە ڕووی ئاینەوە حرامە، لە ڕووی جەستەوە، لە ڕووی تەندروستیەوە لە ناوبەرە، لە ڕووی مادیەوە زەرت بە هەموو عایدەکە دەگەیەنێ. وتی تاوا مامۆستا تۆش هاوڕای قسەکانی؟ وتم بەڵێ. وتم ئەی چۆن نەسیحەتی دەکەی؟ وتی وەڵڵاهی مامۆستا دایمە هاوار دەکەم بەسەریدا، دڵم ئەرێ بەز نییە، ئەرێ وەڕز نەبووی، ئەرێ ئەم چڕە دوو کەڵە لە ماڵدا، ماڵمان هەمووی زەر هەڵگەڕا، سەقفی ماڵمان هەمووی دوو کەڵە، ئەڵەی 100 ساڵ لەمەوە پێشەوە لە ئەشکەوتا دەژین، وەڵڵاهی ناوێرم حەز ناکەم لەگەڵ تا بخەوم شەو، نامەوێت لێن نزیکمەوە لەبەر بۆگەنی ناودەمت ئەو بۆن خەڵتەیە ماری پێدەتۆپێ، تو خواوە عیب ناکەی، ئەوە لە ڕوو دێ ئەوە بچێ ناو ڕەفیقەکانتەوە، لە ڕوو دێ ئەوە بچێ مزگەوتەوە، لە ڕوو دێ ئەوە بڕۆیتە ناو سارە و پاس و تەکسیەوە، ئەو خەڵک بەدەمت ناژێشەوە، خەڵک ناڵە بڕۆ بەولاوە هەی دەم بۆن خەڵتا. ئەڵێ وتی ئاوای پێ دەڵێم، بەخوا بە ئاگای دێنمەوە، پێی دەڵێم وەڵڵاهی ڕۆژێ سەرەتانی سی و دڵ دەگری هەموو لە شتدا دەڕزێ، ئەو کاتە دەبی بەبار بەسەر من و منداڵەکانیشەوە، ماڵەکەشمان لە بندێ بۆ خۆشت دەفەوتێ، ئێمەش دەفەوتین. پێی دەڵێم وەڵڵاهی دەبوایە تۆ قەت جگەرە نەکێشایە، باوکێکی نمونەیەکی خراپ پێری منداڵەکانمان دەکەی، پیاوەکە تۆ ئەم جگەرەیە دەکێشی ئاخر بەیانی کوڕت هەیە، بەیانی کوڕەکانت فێر دەبن، بەخوا کچەکانیشت فێر دەبن، بەیانی لەم جگەرەیەوە تووشی نێرگەلە دەبی، تووشی مەوادی هۆشبەریش دەبی،
ئەم جگەرەیە برابچووکی عەرەق و قومار و ئەوانی ترە لەوانەوە لەمەوە دەست پێ دەکەی بۆ خراپەکان وەڵڵاهی من بمزانایە تۆ ئەو پیاوەی کە ئاواجگەرە دەکێشی ئەگە 100 ساڵی تر پرچی سپیم لە ماڵی باوکم پۆنیایەوە شوم بە پیاوی وەک تۆ نەدەکرد ئەڵێ پێم وەدە ئەوە ئامۆژگاریە یان ئابڕۆبردنە وتی وەڵڵا مامۆسەوە ئەو پەڕی دڵسۆزیە وتم ناکچەکەم خوشکەکەم بەڵام ئەمە زیاتر خراپی کردووە زیاتر وتی ئارە وەڵاز لە جیاتی پاکەتی ئەمجا لە ڕقی من 2 پاکەت دەکێشێ وتم دەی بە کچی خۆم بڵێم بە خوشتی خۆم بڵێم ئەگەر ئەم قسانی ئێستا من بۆت دەکەم تۆ ئاوە ئامۆژگاری بکەی بزانە هەڵسوکەوتی چۆن دەبێت وتی جاچی بڵێم لەوە جوانتر وتم بەڵێ لەوە جوانتر هەیە تۆ هاتووی ڕاوێژ بە من بکەیت لەگەڵ یادانیشە خواردنێکی خۆشی بۆ دروستکە لەسەر مێزی ناخواردنەکە بەرامبەری زەردەخەنەی بۆ بکە خواردنێک پاروێک بکە بە دەمیەوە بزانە بە چه خواردنێک خۆشحاڵە ئەو ڕۆژ ئەو خواردنەی بۆ بکە لێی بمە بە دارکونکەرە 24 ساعت لە مێشتی دەی کاتێکی گونجاو بۆ ئامۆژگاری و نەسیحەتەکەت بۆ ئەم ڕەفتارە خراپەی مێردەکەت دانێ وتی بەڵێ وتی ئەو کاتێکەوە زەردەخەنەت بۆ کرد نازت بۆ کرد سەرنجی مێردەکەت بەلای خۆت داڕاکێشا پێی بڵێ پیاوەکە بڕوان پێ بکە ڕەنگە خۆشت نەزانی تەنها خوای خالق سبحانه وتعالى کە ئەڵڵایە میهێنی ناو دڵەکان دەزانێت بەس ئەو خوایە دەزانێت کە من چەندە تۆم خۆش دەوێت ئەویش دەڵێ وەڵا دڵنیام جا بەخوا منیش ئەوە تۆم خۆش دەوێت لەو کاتەیە بڵێ باوەڕکە تۆ پیاوێکی زۆر بەڕێزی زۆر شەریفی ئەگەر جارش کە بمرم زیندوو ببمەوە هەلی ژیانم پێ بڕەخسێندرێتەوە هاوسەر هەڵبژێرمەوە دڵنیا بە هەر تۆ هەڵدەبژێرمەوە لە هەموو کارەکانی ژیانم ئەگەر پەشیمان بم تەنها لە کارێک پەشیمان نیم ئەویش ئەوەیە کە تۆم هەڵبژار بە هاوسەری ژیانی خۆ دوای ئەوە پێی بڵێ وەڵڵاهی ئەوە نەم خۆش دەوی حەز دەکەم هەمیشە تەندروست باش بی ئەگەر تۆ تەندروست باش بی من ئیسراحەتم منداڵەکانی ئیسراحەتن ماڵەکەمان ئیسراحەتە بەخوا بە حاڵ پەنجەیەکت گەرم بێ سرت بێشێ من دنیا لەبەر چاوم تاریکە بەڵام بەخوا ئەوەی کە من دەیبینم ئەو جگەرەی کە تۆ دەیکێشی بۆ خۆت کەسێکی زانای کەسێکی ڕۆشنبیری کەسێکی خوێندەواری خۆ لەسەر پاکەتەکە نووسراوە چ زەرەر و زیانێک بە بۆریەکانی دڵت بەستیەکانت سەبەبی ڕئیسیە سەرەکیە بۆ توشبوونی مرۆڤ بە شێرپەنجە پەنا بەخوای پەروەردگار جا توخوا من ئازیزەکەم خۆشەویستەکەم هاوسەری ژیانەکەم باوکی منداڵەکانم هاوبەشی هەموو تەمەنم ومێدەوارم خوا بە ئیمانەوە بمامرێنەوە لە بەهەشتی شاو هەتا هاوسەر بین توخوا چۆن ناڕەحەت نابم پیاوەکە تخوا لۆمەم دەکەی ئەگە تووڕە بم تخوا ناحەقم دەگری ئەگەر وەکو پێویست بەڕووتەوە خۆشحاڵ نەبم ئەگەر لەسەر جێگا وەکو پێویست مافی ژن و مێردایەتی نەدەم چونکە من پەرۆشی تۆمە مێردەکەم کاتێک کە خوا نەخواستە تووشی نەخۆشیە سەختەکان بوو بەخوا تۆ بمری منیش دەمرم تۆ نەخۆش بی منیش نەخۆش کەوتو منداڵەکانمان بێدای خوباو دەمێننەوە ئێدڵە دەی چی بکەم بڵێ پیاوەکە من ناڵم بە یەکەم ڕۆژ پاکەتەکەت فڕێدە کەمیکەوە پاکەتێک دەکێشی وردەوە دەبیکە بە نیو پاکەت دوای هەفتەی بیکە بە پاکەتێک دواتر وای لێدێ لە مانجێکا پاکەتێک بچێشە دواتر ناو بە ناوەکو دەرمانێک جگەرەیەک بچێشە دوایی بە ئیزنی خوای پەروەردگار من دڵنیام تۆ پاڵەوانی بەخوا تۆ هەر بڕیارێکتدا پیاوێکی ئەوەندە گەورەی دڵنیام بڕیارتدا و فڕی دەدەی وتی ئاوا قسەی لەگەڵا بکە بزانە داخۆ ئەم پیاوە چۆن بە قسەت دەکا ئەڵە وەڵایی ژنەکەیەک سەر ڕەنگی گۆڕا وتی ها مامۆستا قەت بیرم لەوە نەکردبەوە خۆ بەخوا ڕاست دەکەی وەڵاهی من هەر بەردەوام دام شۆردووە هەر حەیام بردووە هەر وام لێ کردو مناڵەکانیش نەفرەتی لێ بکەن هەر وام لێ هاتۆ چاوم بەجگەرە دەکەوێت نەفرەت لە مێردەکەشم دەکەم وتم هەموو ڕەفتارەکانی تری باز مەکە با لە بینی خۆتان دابێ بەڵام بەم شێوازەی کە من پێت دەڵێم بەم خۆشەویستی دەربڕینا وەڵاهی دڵنیا بە مێردەکەت مەمنونیشت دەبێ واز لە ڕەفتارە خراپەکەی دێنێ و هەردوو لاتان بەختەوەر دەبن و خوای گەورەش لێت ڕازی دەبێ و ئەمەد بە عیبادەت و تاعەت بۆ دەنووسرێ وەکو ذیکر و تەسبیحات و شەو نوێژی سوننەت وایە وەکو ڕۆژی سوننەت وایە وەکو ئەوە ئەو دەستەیەک ئەم دەستە پاک دەکاتەوە ئێوە ژن و مێردن پێویستە یەکتر پاک بکەنەوە ستری یەکتر بکەن یەکتر داپۆشن لە لای منداڵەکانیشت باسی کەم و کوڕی مێردەکەن نەکردایە باش بوو ئەڵا الحەمدلله بە دڵێکی خۆشەوە هەستا و بڕیاریدا کە ئەو شێوازی ژیانەی بگۆڕێ کەواتە ئافرەتی قانیتات کە گوێڕایاڵی مێردە مانای ئەوە نییە قڕ و قەب نەوێرێ قسەیەک بکە هەر قسەی کردو بەدەمی بچێشرێ بێدەنگ بکرێ سامت بکرێ ناوەڵڵا مافی خۆیەتی ڕەخنە بگرێ قسە بکە
بەڵام ئەوەندە ئافرەتێکی چاکە خوا دەفەرمێ بۆیە سالیحاتە بۆیە سالیحەیە ئەوەندە چاکە ئەوەندە خۆگونجێنەرە ئەوەندە گوێڕایەڵی مێردا بە زمانی شیرینی هەنجوینی خۆی مێردەکەی لە بارێکەوە دەباتە بارێکی تر بەبێ ئەوەی مێردەکەی گەردێک لە دڵیا بەرامبەر بەژنەکەی دروست بێ. ئەمجا حافظات لیلغەیب ژنێک کە خوای پەروەردگار دەفەرمێ سالیحاتە نیشانەی دووەمی ئەوەیە کەوا نهێنی پارێزە نهێنی ناو ماڵەکەی بۆ خەڵک باز ناکە سەد نەبوونی و کەم و کوڕی و کەم و کەستری لە ماڵیاندا هەبێ نەماڵی باوکی نەماڵی براو خوشکی نەمیوانی نە هاوڕێک لێ نابیستێ بڵێ ئەوەمان نێو ئەوەمان نێو ئەوەمان نێو و فەقیرین و هەژارین و نەدارین و ماڵمان ڕەش و ڕوتە بە کەلوپەلێکی کەم ئەوەندە بە سەلیقەیە ماڵەکەی وا نیشان دەدا کە خۆشگوزەرانن. ئەگەر نان و ئاوێک بخاتە سەر غازەکە سەر تەباخەکە سەر سۆباکە ئەوەندە بە زمانی شیرین هەنجوینی تێکەڵاو دەکا ئەو نان و ئاوە بۆ مێردەکەی و بۆ منداڵەکانی وەکو پڵاو و گۆشتی خەڵک تام دەدا. حافظات لیلغەیب نهێنی ناو ماڵەکەی ناباتە دەرەوە قەت چونکە خەڵک خۆی هیچ ناداتێ بەخوا ئەگەر دۆستێکی ڕاستەقینە و خەمخۆری ڕاستەقینەت بێ خەفەتت پێ دەخوا دەی خۆشەویستانت خەفەتبار مەکە. ئەگەر ناحەزی شت بێ کە دۆستە ڕاستەقینەکان و خەمخۆرەکان بەخوا کەمن لە کۆمەڵگادا بەخوا دەچێتەوە لە ماڵەوە چوار قسەی تریشی پێوە دەنێ و مەجلیست پێگەرم دەکا و لە چوار شوێنی تریش دەیجێڕێتەوە ئەڵە ژنی فڵان کەس بەخوا هەر هات و هاواری بوو لە دەست نەبوونی ئەم جایەکە دەڵێ کوڕەکەکەوە دیارە مێردەکەی بەخوا لەوە چە قومارچی بێ خۆڵەن بەخوا معاشیشیان باشە و بەخوا یەک دوو ئیشیش دەکا ئەگەر بۆ نمونە واریداتت باش بێ موچەت باش بێت یەک دوو ئیش بکەی خەڵکەکە ئاوات پێ دەڵێن مێردەکەت تۆمەتبار دەکەن لەوە ئەچێ مەعارە خۆرە مە دیارە قومارچیە بەخوا لەوە چێ ڕەوشی خراپ بێ دیارە ئەم ژنە فەقیرە هیچ ناباتەوە ئەم پیاوە بۆ ماڵەوە چاو لێ بەدەستی خۆت بە زمانی خۆت بەبێەوەی هیچت بدەنێ کۆمەڵە بوختانیش بۆ مێردی داماوە دروست کرا خۆ ئەگە مێردەکەی کار و کەسابەتێکی وای نەبێ موچەیەکی وای نەبێ ئەمجار لە شێوازیشکە تعلیقی لێدەن ئەڵەن والله هەر ئەو ژنەیە بە دیار ئەو پیاوەوە دانیشتووە والله دەبوو خۆی جاکردایەوانێ بەدێ بڵێ بە دیار چیەوە دانیشتووی ملپانە ملەستورە ڕۆژ تا ئێوارە بانی سەعات 9 لە خەو هەڵدەستێ و لەم دوکان بۆ دوکان لەم تەعزیە بۆ تەعزیە لەم خزم بۆ خزم سەردان و سەفەر دەکا و سیاحەت دەکا بڵێ بۆ خۆت کەسابەتێک ناکەی ئەو ژنەوە تا هاواری لای من لێ هەستاوە لەبەر نەبوونی و نەداری ئەگەر زۆرت هەیە ڕەخنە لێ دەگرێ ئەگەر کیچن نییە و کەسابەتن نیە هەر ڕەخنە لێ دەگرێ هیچی شن ناداتێ ئەویش گونەهبار بوو تۆش لە کەیەکی خێزانی هاتە سەر باوکی منداڵەکانت هاتە سەر هاوسەری ژیانت وە ئافرەتی سالیحە حافظات لیلغەیب کەم و کوڕی ناو ماڵەکەی خۆی بۆ هیچ کەسێک باز ناکات لەگەڵ مێردەکەی خۆیان تاوتوێی دەکا ئەگە کار نەکەر بێ بە زمانی شیرین و دڵسۆزانە هانی دەدا بۆ کارکردن و پشتیوانی لێ دەکا ئەگەر کاری کاو داهاتێکی دەستکەوێ بەڵام بەهۆی بارگرانی ژیانەوە بەهۆی بێنرخ بوونی پارەی وڵاتەکەمانەوە و گرانبوونی کەلوپەلەکان ڕۆژ بە ڕۆژ ئەم ژنە هەڵدەستێ دەست پێوە دەگرێ کەمێک دەژێڕێتەوە هەندێک هەر شتەی لە شتێک کەم دەکاتەوە کەم و کوڕیەکان پڕ دەکاتەوە وا دەکا کە بەم موچەکەمە بەم داهاتەکەمە مانگەکەیان بەرنە سەر و محتاجی دەستی خەڵک نەبن و قەرزاری دەستی خەڵک نەبن شت بە قست و قەرز ناهێنێ و ئابڕووی ماڵەکەی خۆی داهاتی ماڵەکەی خۆی مێردەکەی خۆی ناخاتە بەردەمی ئەم دوکاندار و ئەو دوکاندار بڵێن قیستەکەی نەداوە و قەرزارمانە کاتێکەوە لە ماڵ نییە مێردەکەی حیا و ئابڕووی خۆی دەپارێزێ حیا و ئابڕووی مێردەکەی دەپارێزێ میوانێک دێ بە قەدر و حرمەتەوە دڵیا خوا بەخێر بێ هاوسەری ژیانم لە ماڵ نییە ئەگەر ئەمرێکی شتە بێ و بە ماڵەوە جێبەجێ بکرێت لە خزمەتت داین قەدر و حرمەتی پاراز لە غیابی مێردەکەیدا ماڵەکەی دەپارێزێ تەخشان پەخشانی ناکە بڵێ پیاوەکە لە ماڵ نییە و ئاگای لێ نییە نەخێر ئەوەندە متمانەدارە ئەوەندە ئەمیندارە 250 دیناریەک لەو ماڵە تەنانەت بیکا بەخێر بیدا بۆ ماڵی باوکی بیدا بە کەسێکی دراوسێ ئللا بۆ مێردەکەی باز دەکا و لەژێر ڕێنمایی ئەوە کار دەکا ئەمە چونکە بیما حەفیظ الله خوش مافی ئەوی پاراستووە خوا ڕێزی لە ئافرەت گرتووە ئەرکی پێ بداوەتە سەر و مافیشی لە بەرامبەرا پێداوە کەواتە خاڵی یەکەم بۆ ئەوەی خێزانەکان خێزانێکی بەختەوەر بن و هەز بە ئارامی ژیان بکەن و لە دەرەوەی ماڵی شا ئیسراحەت بن و ناکۆچیەکەی ناو ماڵی خۆیان نەبێتە شەڕ و دراوسێکەشیان فەقیرە نەسووتێنێ بە خۆیانەوە
نەبێتە غەزەبێک و نەچێتە ناو دایرەکەشەوە کابرا لەگەڵ ژنەکەی ناکۆکە لە دایرەیە لە فەرمانگەکەی بەسەر هاوڵاتیە داماوە ڕقەکەی دەڕێژێ شۆفێرێکە ژنەکەی ناڕەحەتی کردووە و پرتە و بۆڵەتی لەسەر شەقامە بە خەڵکا دەتەقێتەوە ناڕەحەت خەڵکی خۆشی خەڵکیش تیا دەچێن و ناڕەحەت دەکە نەخێر لە ناو ماڵەکەی خۆتا تەبایی دروستکە بۆ ئەوەی تەبایی ببەخشیتەوە بەسەر دەوروبەردا بەسەر ئەو کەسانی کەوا لێن نزیکن و ئەو کەسانی کە هاوڵتن و ئەو کەسانی کەوا بەریەککەوتنیان هەیە لە ژیانی ڕۆژانەدا لەگەڵتدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ خەیر النساء امرأة ئەمەش شاهدی رسول الله صلی الله عليه وسلم توخوا کەسێک چەند شانازیە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی بفەرمێ خوشکەکەم کچەکەم تۆ باشترین ئافرەتی ئومەتی منی وەڵڵای خوشکانی بەڕێزم ئێوەی ئەهلی ئیمان کە گوێبیستی ئەم وتارن لەم کەناڵەوە لەم تۆڕە کۆمەڵایەتیانەوە لەم پەیجەوە دڵنیام ئێستا خۆزگە دەخوازی ئەڵێ خۆزگە من یەکێک بم لەو کەسانەی هیچم لە دنیا نەدەویست بەس پێغەمبەر صلی الله عليه وسلم بڵێ خات و فڵان کەس واللهی تۆ باشترین ئافرەتی ئومەتی منی هیچی ترم لە دنیا نەدەویست دا ئەگەر دەتەوێ رسول الله صلی الله عليه وسلم ڕوحمان بە قوربانی بێ ئەو پێشەوای دنیا و قیامەتە ئەو شەفیعی مەحشەرە ئاوا ئاماژەت پێ بکاو بڵێ خات و فڵان کەس تۆ باشترین ئافرەتی ئومەتمی من شاهیدیت بۆ دەدەم لە لای خوای پەروەردگار ئەم خەڵانە جێبەجێکە دڵنیا بە رسول الله صلی الله عليه وسلم ئەوا شاهیدیت بۆ دەدا یەکەم ئیذا نەظەرتە ئیلەیها سەڕەتکە دەفەرمێ کاتێکەوە مێردەکەی سەیری کرد مێردەکە خۆشحاڵ بێ مێردەکە سەیری کرد مێردەکەی خۆشحاڵکە بەچی خۆشحاڵ دەبێ مێردەکەی بیبینێ ئافرەتێکە جلوبەرگەکانی لە ماڵەوە هەم شەرعیە هەم زۆر جوان و ڕازاوەیە بۆ دەرەوە خۆی ناڕازێنێتەوە و بۆ بەرچاوی مێردەکەش گرنگی بە خۆی نەدا نەخێر بە لە دەرەوە بە داپۆشراوی لەسەر حیجابەکەیەوە بەخوا عەبایەکیش بە خۆیادا ئەوەندە بە حیا و حرمەتە بەڵام لە ماڵەوە جلێک لە بەردەکە کەوا چونکە بێگانەی لەگەڵ نییە چونکە نامەحرەمی لەگەڵ نییە بە تایبەتی لە سەرەتای هاوسەگیریەوە هەر خۆی مێردەکەیەتی یا منداڵێکی بچووکە جلێکی وا لەبەر دەکات جاری وایە نیمچە ڕووتە بەس بۆ ئەوەی مێردەکەی دڵخۆشکە بە جلوبەرگەکانی مێردەکەی دڵخۆش دەکا بە بۆ نەخۆشەکەی لەسەر جێگا مێردەکەی دڵخۆش دەکا بە خۆڕازانەوە و گرنگیدان بە خۆی مێردەکەی خۆ دڵخۆش دەکا بە لەفزە شیرینەکانی بە بەخێرهاتنەوە جوانەکەی بە زەردەخەنەی سەر لێوەکانی بە چاوی مەستی بۆ ڕوانینی بۆ مێردەکەی هەموو ئەمانە کارێک دەکات مێردەکەی دڵی خۆش بێ والله هەر ئافرەتێک ئاوا دڵی مێردەکەی خۆشکا بۆ شتانی کە باسمان کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستخۆشی لێ دەکا و شاهدی بۆ دەدا تۆ لە باشترین ئافرەتانی ئومەتمی وإذا أمرتها أطاعتك کاتێک کە فەرمانت پێکرد وەکو مێرد ژنەکە گوێڕایەڵیت بکە مادام فەرمانەکە شەرعیە لە ناشەرعیدا نیە بە حیا و حرمەتەوەیە بە داواکاریەکی جوان و مافی ڕەوای خۆتە تووڕەبوون نییە نەڕووهڕ نییە خۆفەڕستکردن نییە خۆزاڵکردن نییە مافی خۆت داوا دەکەی دەڵی ئەم کارە بکە هاوسەری ژیانم زەحمەت نەبێت دەتوانی ئەم کارە بکەی ئاوا بەو شێوەیە ئەطاعەت کە ئەویش دەڵەوەی بە چاوان بەسەر هەردوو چاوم خۆشەویستەکەم گیانەکەم بەسەر چاوان یەکسەر گوێڕایەڵە سیم و جیمی نییە لەگەڵتا ئەم لاولا ناکە بەهانە ناهێنێتەوە خۆ ناتزێتەوە تووڕە نابێ وإذا غبت عنها حفظتك في نفسها ومالك خاڵی سێیەم ئەو ئافرەتەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شاهدی بۆ داوە کە باشترین ئافرەتانی ئومەتی ئیسلامە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕێی لێ ڕازیە و ئەو کاتە خوای پەروەردگاریش لێ ڕازیەوە جێگەی بەهەشتا کاتێک کە پیاوەکەی لە ماڵ نییە خۆی دەپارێزێ ئافرەتێکی داوێن پاکە بە حیا و بە حرمەتە کەس ناتوانێت پەنجەی بۆ درێژکا بڵێ وەڵاهی ئافرەتێکە چاو لە دەرە ئافرەتێک بۆ پیاوان دەڕوانێ ئافرەتێکە خوا پێم نەگرێ گومانی لەسەرە کارێکی وای کردووە هەموو کەس شاهدی حیا و حرمەتی بۆ دەدا ومالیکە ماڵ و سەرەت و سامان کە لەبەر دەستیایەتی ئەمیندارە وەکو چۆن کەسێک حرەسی بانقێکە ئەگە پێویستیشی هەبێت 250 دیناریەک دەرناهێنێ ئاوا خۆی بە حرەسی ماڵی هاوسەرەکەی دەزانێ بە ڕاوێش بە پرسوڕا بە خۆشەویستی داوای ماڵ دەکا داوای مافی خۆی دەکا ماڵ و سەرەت و ساوانی مێردەکەی دەپارێزێ کەمێک زۆر دەکا
زۆری مێردەکەی ناپوشێنێتەوە و بە زیادەڕۆیی و بە ئیسراف و بە مۆدیلات و بە قیست و قیزکاری و شتێنان بە قەرز پارەی زۆری مێردەکەی وەکو بەفری بەهار ناتوێنێتەوە و نایکا بە ئاو و بڵاوی ناکاتەوە. شەقیقی بەڵخی یەکێکە لە پیاوە ساڵحەکان و زاناکانی ئومەتی ئیسلام دەفەرمێ بەژنەکەی وت لەو ئەنە ئەهلە بەڵخین كلهم معي وأنت علي ما قدرت على حفظ ديني. فەرمووی هاوسەرەکەم وەڵڵاهی ڕاستیە کێ با پێت بڵێم هەموو خەڵکی بەڵخ خۆی شەقیقی بەڵخی خەڵکی بەڵخ بووە هەموو خەڵکی شاری بەڵخ لەگەڵم بن پشتیوانم بن مەدحم بکەن ڕێزم لێ بگرن بە قسەم بکەن هاوکارم بن بەڵام و ئەنتە عەلەیە تۆ لە ماڵێ دوژمنایەتیم بکەی ناحەزیم بکەی بێفەرمانیم بکەی دڵم بشتێنی ڕووم بشتێنی ئازارم بدەی بێحرمەت تەماشام بکەی خۆشەویستیم بۆ دەرنەبڕی ما قدرت على حفظ ديني والله ناتوانم دینەکەم بپارێزم بەخوا دینەکەشم لە مەترسیدا دەبێت. سبحان الله چ قسەیەکی گەورەیە ئەگەر هەموو خەڵکی شارەکەی خۆم هاوکارم بن دەستبارم بن بەس ژنەکەم تۆ لە ماڵەوە دوژمنم بێ واللهی مەترسی هەیە دینەکەم کەم و کوڕی تێ بکەوێت واللهی دەترسم دینەکەم زایەکەم و دینەکەم لەدەستێت. بابەتێکی گرنگە تەواو دنیا و قیامەتمانە بەخوا وەکو شەقیق فەرمووی شەقیقی بەڵخی بەخوا ئەگەر ژنەکە لە ماڵە لەگەڵ تا ڕێک و پێک بوو بۆ ژنێک ئەگە پیاوەکەی لەگەڵ یا ڕێک و پێک و دەستبار و هاوکار و پڕ لە خۆشەویستی و ڕێز بوو وەڵڵا دینەکەی پارێزراوە بەس بەخوا ئەگە لە ناو ماڵی خۆتا تەباید نەبوو خۆشەویستین نەبوو ڕێز و حرمەتن نەبوو وەڵڵاهی دین و ئیمانەکە شت پەنا بەخوای پەروەردگار زۆر وریانەبی دەکەوێتە مەترسیەوە. ئینشاءڵڵا لە ئەڵلقەی داهاتوودا درێژە بەم باسە دەدەین هەتا ئەو کاتە هەموو لایەکتان بەخوای پەروەردگار دەسپێرم. والسلام عليكم ورحمة الله وبركاته. وذكر فإن الذكرى تنفع المؤمنين